جابر ڕێسەکەم من لە قوتابخانەی هەندرێن کە ئێستا ئەمین زەکی ئەمین باڵداری پێوترێ لە محەتەی سێ بووم مدیر محەتە بووم ئیشەکانمان زۆر بە ڕێکوپێکی زۆر بە سەهلی بە بێکێشە ڕۆشتووە بەڕێوە و هیچ کێشەیەکمان نەبووە تەقریری ختامی جیهاز وەرئەگرین سەیری ئەەکەین تەقریری ختامیەکەمان زۆر بێکێشەیە باشە تەقریری ختامی جیهاز زۆر بێکێشەیە بەڵام کە ئەچینە لای جیهازی عەد و فەزەکە ئەوەی کە دەنگەکانمان بۆ ئەژمێرەکات و جای ئەکاتەوە ئێوە جەنابتان وەکو کۆمەڵکە هاتوون پرسیارەکان من واجبی سەرشانمە ڕاستیەکانتان پێ بڵێم ئێوە وەکو جەماعەی ئیسلامی کە نووسراوە کۆمەڵی ئیسلامی 5 کاندیدتان هەیە لەم 5 کاندیدە کاندیدی 1 و 2تان هەیەوە ینی ئەو 3 کاندیدەتان کە هەیە فت هەر کەسێ سەوتی یابێ پێش بۆ 5 کاندیدەی ئێوە هیچ حسابێکی بۆ نەکراوە بۆ چونکە ئەمە ئەگەر حەقلی کۆمەڵی ئیسلامی ئەگەر بیهێنیتە پێشەوە کاندیدی 1 کاندیدی 2 ئەی 3 و 4 و 5تان کوایەوە کە هەر هەشتیش تەبعاً بۆ ئێوە حساب ناکرێت لەبەرەوە کاندیدی هەشتمتان نییە کەواتە 3 کاندیدتان سەوتەکانیان بە ئاشکرا دزرا باشە بە ئاشکرا دزرا کێشەیەکی تر کە زۆر وازەحە لەم ژوورەی منە کە باس کراوە لە تەقریری ختامیە باسی سەوتی سوتاو ناکە هیچ سەوتێکی سوتاوی خەلەلیمان نییە بەڵام کە یێتە سەر عەدەدی ئەسواتی باتیلە لە 23 باتیلەی پێیاوین باشە 23 باتیلەی پێیاوین ئەمەش بە هەر حاڵ زۆر ناکەین بە کێشە گەورەکە لەمایە 4 کارمەندی کۆمیسیۆنێمە لەم ژوورە بووین بەیانی لە سعات حوتی لە سعاتی یەکەما ئێمە سەوتمان ناوە باشە 4 کەسەکە سەوتمان ناوە زۆر بە نهێنی سەوت دراوە بەڵام کە یەک لێرە باسەکرێ ئەو 4 کەسە ئۆتۆماتیکیان بووە بە 6 کەس باشە ئەو دوانەکەیت لەکوێ سەوتیە دڵنیا بە لەژێر دەستی ئێمە سەوت نەدراوە ئەوە ناو ئیمزای هەر نوێنەری کاندیدەکان و نوێنەری کۆمیسیۆنەکان ینی ئەوەی ئەیڵێن بە بەڵگەی وازح بە بەڵگەی تەواو ئەمە وەرەقەی ئێمە نییە ئەمە ڕۆژی ئێوارەیە کە سعات 6 تەواو بووە و شتەکانمان پێچاوەتەوە لە سەرەتای ئەم تەقریرەیە ئەم هەڵانەمان بینیوە و بۆ هەموو کیانە سیاسەکان کە هاتوون نوێنەر بوون لەوێ بۆمان باس کردوون بۆمان شەرح کردوون